دەمەوێت گفتوگۆی زیاتری ئەم بابەتە بکەین بە تایبەت کە ئێستا تەواوی ڕاگەیاندن و میدیای کوردی باس لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەن، بەڵام ئێمە وەکو کوردستان 24 جگە لە موچە زیاتر لە موچە باس دەکەین، باسی ئەو پرسانە دەکەین کە بابەتی موچە کەڤەری کردوون و کەس باسییان ناکە. بە دیاریکراوی کورد لە ڕێکەوتنی ئیدارەی دەوڵەت 11 خاڵ واتە 11 کێشەی هەڵپەسێردراوی بۆ جێبەجێکردن پێشنیارکردن کە هیچ خاڵێکیان جێبەجێ نەکرا. ئەمە یەکێکە لە داواکاریەکانی کورد. لەگەڵ بەڕێز وەفا محەممەد شرۆڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لاولێرەوە گفتوگۆ دەکەم. بەڕێز وەفا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا با بە پرسیارێکی زۆر سادە دەست پێ بکەم. ئەو کێشەیە ئەو بۆشاییە ئەمنیە بۆچی دروست بوو؟ بەناوی خی گەورە سڵاو ڕێز بۆ جەنابتان، سڵاو ڕێز بۆ سەر جەمبینەرانی خۆشەویست. بێگومان هەر لە ساڵی 2014ەوە دوای هەڵکوتانی داعش بۆ سەر ناوچە و داگیرکردنی چەنەها شوێنی گرنگ لە عێراقا و مەترسیەکانیان زیادیان کرد، بەڵام ئەو کاتە چونکە هێزی پێشمەرگەی کوردستان بوونی هەبووە لە کەرکووک و بوونی هەبوو لە دەشتینێنەوە بوونی هەبوو لە زۆر شوێنی ئەو کاتە لەگەڵەوەی کە داعش زۆر هێزێکی زۆر فراوانی هەبوو، بەڵام نەیتوانی سوود لە بۆشایی ئەمنیانە وەرگێت کە ئێستا سوودی وەلەگرێ. ئێستا کەوا داعشی نەشماوە، وەکو جوغرافی نەماوە، وەکو فکر ماوە، چەنها شانی نووسوی ماوە، چونکە هێزی پێشمەرگەی کوردستان لەو شوێنانە نین کە جەنابەت ئاماژە پێداوە جێگەکان بێگومان دەشتینێنەواشی لێ بووە، بێگومان حەوزی حەملینیشی تایە، ئەو دوو شوێنەشی تایە، جگە لەوەی کە لە دەشتی ئەنبار و هاتوچۆوەکەن ئەو شوێنانە کە لەوێن ئێستا مەترسیەکان زیادی کردووە. بوونی مەترسیەکان زیاترەوەیە بەڕاستی سوپای عێراق یعنی لە هەر شوێنێکە کە بزانێ مەترسی داعشەیە ئەو شوێنە چۆڵەکات. ئێمە ئەومان بینی وە کاتی خۆی ئەو هێزانەی کە بە نایاسایی هات نانا ئەزایکی ئێمە زۆر نمونەمانوێ زۆر گلەیشمانەیە لیان کاتی خۆی لە گفتوگۆکانە هێزی پێشمەرگەی کوردستان کە لەگەڵیانە تومانە بابە ئەمە پێش کیلۆمەتر بۆشاییە لە بینمانە کە داعشێت ئێمە این لیان ئێوە شۆرن ئێوە مەڵێن ئەوانە هاتون بابەتجیان بێڵین. هەروەها بوونی هێژ حەجی شەعبی لەو شوێنانە بە شێوازێکی نایاسایی بە شێوازێک کەوا یعنی التزامیان نییە لەگەڵ فەرمانگەکانی خۆیان، چکە حەجی شەعبی کاتێکە هاتنە دەشینێنەوە هاتنە ناو سنجار بە فەرمانی فەرماندەی چەکدارەکان ناتن. ئێمە ئەو کاتە دەشینێنەوە و سنجار هێزی پێشمەرگەی کوردستان ڕزگاری کرد لە ساڵی 2015 لە 2016 هێزی پێشمەرگەی کوردستان، بەڵام دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەداخەوە هێزی پێشمەرگەی کوردستان پاشەکشەی کرد، حەجی شەعبی هاتنە ئەو ناوە، ئەوانیش ناتوان ئەو شوێنانە پارێزن. زەرەر و زیانەکان چی بوون ئەو ناوچانەکە لە دوای 2017ەوە بوونە ناوچەی بۆشایی ئەمنی؟ باست لە مەترسیەکانی کرد، دەکرێت پێم بڵێ زەرەر و زیانەکانی چی بوون؟ جارە پێش هەموو شتێک زەرەر و زیانەکان تەنها لە ڕووی مەترسیەکانی داعش نییە کە 257 کردەوەی تیرۆریستیان ئەنجام داوە لەم شوێنانە، 257 کردەوەی تیرۆریستی ساڵانە زیاد دەکەن. جگە لەوەی مەترسیەکانی ئەو هێزە نایاساییە کەوا زەوی کورد زەودەکە کەوا لە حملاتی تعریب هێشتا بەردەوامە لە منطقەی کەرکووک و لە منطقەی دەشتینەوەنەوە کەوا سەر هەڵقتنە سەر خەڵکی سڤیل و خەڵکی بین و داوای سەرانەیان لێکەن، بەڵێ ئەو ناوچانە ئێستا سەقامگیر نییە، بە دوو شێوە سەقامگیر نییە. یەکەم لە مەترسیەکانی گرۆپە ترسەکانی داعش، دوو هەمیش سەقامگیر نییە بەبوونی چەند هێزێکی دوور لە یاسا وەکو حەشدی شەعبی وەکو میلیشیاکانی حەشدی شەعبی لەو ناوچانە. یعنی ئێمە لە دوو جێگا مەترسیەیە لەسەر ئەو ناوچانەی کە جەناب باشە ئەو لیوا هاوبەشانەی کە بڕیار بوو ینی دەست بەکار بن، بۆچی تا ئێستا دەست بەکار نەبوون؟ بۆچی ئەم بڕیارە جێبەجێ ناکرێت کە لە ساڵی 2023ەوە بڕیار دراوە و ڕێکەوتن کراوە بۆ ئەوە؟ ئەوە بەڕاستی هێشتا دوو لیوای کەماوە. ئەو لیوانە تۆ ئالە ماوەیە جەنابتان ئاگادارن پێش چەند مانگێک چەند تۆپ هاوێژێک هات بە ناوی مەدفەعی هاوڕتز، ئەوە پێشکەشی درا بە هێزی پێشمەرگەی کوردستان لەبەرەوەی بۆ ناوچەی شاخاویە دراو ئەو بوو هێرشێکی ناڕەوا کراوە سەر کوردستان و زۆر لایەنە بوو ئەمەی پێ ڕەوانە ئەبینی هێزی پێشمەرگەی کوردستان خاوەنی ئەو چەکە بێ بۆ پاراستنی کیانی خۆی ئەوە منە. بەڵام هەتاکو ئێستا لەبەرەوەی لایەنی سیاسی زاڵە بەسەر فەرمانەکانی هێزە چەکدارەکان، ینی بۆ نمونە ئەو شوێنانە پێویستە گروپە چەکدارەکانی دوور لە یاسا ئەوان دەرچن بۆ ئەوەی ڕێگە بن بە لیوا تایبەتەکان
لەگەڵ جێشی عێراقی لەگەڵ شەڕەتی ئیتیحادی بیگرن بەڵام هەتاکو ئێستا کە ئێمە لەگەڵ ئێوە گفتوگۆکەین مەگەر لەم ماوەی 2 مانگە کاتێک کە مەترسیەکان هاتن ئەوەی کە لە لوبنان ڕوویە ئەوەی کە لە فەڵەستین ڕوویە ئەم ماوەیە تۆزە چۆڵیان کرد ئەویش لە ترسی بردومانکردی تەیەفۆرۆکەکانی ئەمریکی بۆیان ئەم ماوەیە تۆزێکەمی کردووە بوونی ئەو هێزانە کە نایاسین هێزی پێشمەرگەی کوردستان و لیوا هاوبەشەکان ناتوانن لەگەڵ ئەوانە هەماهەنگی بکەن هەماهەنگی لەگەڵ ئەوانە ناکرێ هەماهەنگی تەنها لەگەڵ هێز چەکدار ئەو هێزانە ئەکرێ کەوا دەستورین کەوا فەرمان لە فەرماندەی هێزە چەکدارەکان وەکو محەممەد شاحی سوودانی وەرەگرن بۆیە کە ئەگەر هەماهەنگی نەبێ لەگەڵ ئەو هێزە دوو لە یاسانە نادەستوریان ئێمە هێزی پێشمەرگە ناتوانین لەو شوێنانە خۆی باشە ئەگەر بەم شێوەیە بمێنێتەوە جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکان و بڵاو پێکردنی هێزی هاوبەش چ لایەنێک سوود لەما بینێت؟ ئەم ڕێکەوتنانە یەک و دوان و سیان نییە یەکێ لە هەر ڕێکەوتنە گرنگەکان ڕێکەوتنی سنجار اتفاقی سنجارەوەی لە ساڵی 2020 مزاکرا لە بینی وەزیری ناوخۆی ئێمە وەزیرین و بە ئاگاداری کۆمەڵگەی نەودەوڵەتی بە ئاگاداری تورکیا بە ئاگادێکەوە هەیە اتفاقەیەکی زۆر گرنگە ئەمزاکرێ بۆ سنجار تا ئێستا ئەو ڕێکەوتنە ئەمنیش جێبەجێ نەکراوە چونکە دیسانۆ هێزێکی نایاسایی کۆمەڵی میلیشیا کۆمەڵی تەنانەت چەکدارانی پەکەکەش لەو ناوچەیە چۆڵی ناکەن کە چۆڵی ناکەن هێزی پێشمەرگەی کوردستان ناچێتە شوێنێک میلیشیا و چەند هێزێکی نایاسایی تیابێ وەکو تەنانەت وەکو پەکەکەش کەوا هێزێکە مەحزوورە لە ڕووی دەوڵەتی و بە هێزی تیرۆریستی لە قەڵەمەدرێ تەنانەت عێراقیش آخر ناوی حزب المەحظوور واتە هێزێکی نایاسایی کە پێویستە بوونی نەبێ بۆیە هەتا ئەو شوێنانە چۆڵ نەکرێ و هێزی پێشمەرگەی کوردستان و هەماهەنگی نەکرێت لەگەڵ جێشی عێراقی ناتوانێت هێزی پێشمەرگەی کوردستان بچێتە ئەو شوێنانە ئێمە زۆر ڕێکەوتنی ئەمنیمان هەیە پێشێل کراوە مەسەلەی ڕێکەوتنی جوغرافیمان هەیە ڕێکەوتنی پاراستنی بینی خۆمان و کەرکووک و دروستخورمات و هەماهەنگی استخباراتیمان هەیە ڕێکەوتنی ئەوەمان هەیە کەوا هیچ هێرشی ناڕەوا نەکرێتە سەر هەرێمی کوردستان بینیمان میلیشیاکان چەندین جار هەولێر و چەند شوێنێکیان کرد بە ئاماژ بەداخەوە بەبێ ئاگاداری فەرماندەی هێزە چەکدارەکان ئەم هەموو خاڵانە ئێمە لە کاتی ڕێکەوتن لەگەڵ محەممەد شیع سوودانی و ئەلفەیاض و مالکی لە کاتی دروستبوونی حکوومەتی ئیداری دەولە چەندین خاڵە ئێمە واژوومان کردووە ئەی بەچی مافێک ئێمە چوین حکوومەتی نوێ لە ساڵی 2022 خاڵەکانمان جێبەجێ کرد باشە بەڕێزەوەکو شارەزایەکی سەربازیان پرسیارەت لێکم پێتان وایە عێراق ناتوانێت کۆنتترۆلی ئەم گروپە چەکدارانە بکات یاخود ناوێم کێشەیە چارەسەر بکە خۆی هەموو کاتێک عێراق نەیتوانیوە کۆنتترۆلی ئەو هێزە چەکدارانەکە یاوێ گومان ئەو هێزە چەکدارانە بوونیان لە سووریا نایاسایی بوو یعنی فەرماندەی هێزەکان نێزانی بوونیان لە سنجار نایاساییە بوونیان لە عکاشات شوێنێکە نایاسایی بوونیان لە جرفی سەخر چەندێ شوێن هەیە زیندانی خۆیان هەیە شوێنی تەدریبیان هەیە شوێنینیان تا ئێستا فەرماندەی هێزە چەکدارەکان و وەزیری بەرگریش بۆی نییە تەداخل لەو مۆزوعانە بکات بەڵام ئیمڕۆ فرسەتە ئێستا بۆچی فرسەتە چونکە ئەو هیلالێک کە خۆیان پشتیان بەستبوو بەرەو لاوازی ئەڕۆن ئێستا بێگومان زەختێکی ئەمریکی هەیە لەسەر ئێستا فرسەتە و ئێستا ئیمڕۆ وەزیری دەرەوە فواد حسێن داوای کرد کە پێویستە بە هەموو شێوازێک ئەو هێزە نایاسایانە چەکەکانیان تەسلیم بە هێزەکان کە چکەم داواکارێکی کۆمەلگای نێودەوڵەتیە و داواکارە لە سوودان بە هاتنی ترامپیش ئەمانە بەرەو لاوازی ئەڕۆن بۆیە لەم کاتانە ئەوان لە هەموو کاتێ لاوازتر و زەعیفترن پێویستە ئەم شتە تەمان تەنانەت حکوومەتی ئێرە پێخۆش نییە ئەمە حکوومەتی سوودانیش پێی خۆشە چکە ئەمە تێشان حکوومەتی سوودانی دەشتووە هەروەها کۆمەلگەی نێودەوڵەتیش پێی خۆشە هەروەها هەموو ڕێکخراوە نێودەوڵەتەکان ئەم کاریان پێی خۆشە کە ئەم هێزە دوور لە یاسانە لە شەک داماڵێن و چەکەکانیان تەسلیمی هێزی چەکداری هێزی فەرمی بکرێت. بەڵێ زۆر سپاس دەکەم بە ڕێزۆفا محەممەد شۆڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەخۆ لە هەولێر میوانمان بوویت.